لەم 4 ساڵەی بێت کوردستان ڕوبەڕووی تەحەدیاتی گەورە ئەبێتەوە، تەحەدیاتی سیاسی، تەحەدیات وە کێشە لەسەر ماف و دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان، تەحەدیاتی ئابووری و دارایی، و بێگومان کە ئێمە لەم ناوچەیە ئەژین نابێ بێمنەت بین لە بەرامبەر تەحەدیاتی ئەمنی و سەربازیش. من ئەمە ناڵێم بۆ ئەوەی بتانترسێنم، ئێوە هەموو خەڵکی تێکۆشەر و ئازان و بە دوو قسەی ئاوها تووشی دڵڕاوکێ نابن. من ئەمەتان بۆ ئەڵێم تاکو لەبەر چاومان بێ کە چەند گرنگە ئێمە لە بەغدا وجودمان هەبێ، چەند گرنگە ئێمە لە بەغا نوێنەری بەهێزمان هەبێ، چەند گرنگە ئێمە لە موسساتەکانی فێدرالیەوە کە پەرلەمانە کە حکوومەتە نوێنەرانی باشمان هەبێ کە بتوانن پارێزگاری لە قەوارەی هەرێمی کوردستان بکەن، لەو دەستورەی کە مافەکانی هەرێمی کوردستانی پاراستووە و لەو حەقانەی کە هی کۆمەڵانی خەڵکی کوردستانن. من لێتان ناشارمەوە ئاراستەیەک هەیە لە عێراق بۆ کەمکردنەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان، ئاراستەیەک هەیە لە عێراق بۆ سنووردارکردنی دەسەڵاتەکانی هەرێم و مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە گۆڕینی دەستوری عێراقەوە، ئەو دەستورەی کە نەتیجەی ڕەنج و خوێن و ماندووبوون و عەزیەت و قوربانیدانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و سەرکردە مێژوویەکانمانە. ئەو دەستورە دەستکاری بکرێت دڵنیاتانەکەمەوە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نابێ. بۆیە پێویستە ئەم شەڕە لە سەیمانی ناکرێت، ئەم شەڕە لە هەولێرەوە ناکرێت، ئەم شەڕە ئەم بەرگریکردنە لە خاک و مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە یەک شوێ نەکرێت، ئەویش بەغایە.